بەیانی یەکەم ڕۆژی جەژنە و وەکتی میکێنێن چوینە ماڵی جەلالی ساماغا، یەکێک لە ڕەمزەکانی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لارێمی کوردستان و کەسایەتیە کە زۆر بەکەمی لە میدیا دەردەکەوێت. ئەو سەرۆکی پێشووی دیوانی چاودێری دارایی هووە، بەم جۆرە باسی لە بەڕێکردنی ڕۆژانی جەژن کرد. ئەچوم بۆ دەرەوە بۆ لادێ، بەڵام ئیمسان ڕێک نەکە و لەبەر وەزعی تەندروستیم و قاچم کە پێش چەند مانگێک لەمەوە پێش لە کەوتنیە کاشکا نەمتوانی ماڵ بەجێ بێڵم. ئەو ماڵی کە تێیدا چاوپێکەوتنمان ئەنجامدا ماڵی جەلالی ساماغا بوو، بەڵام ئەو بەخشیوێتی بۆ وەزارەتی تەندروستی. ئەماشەی بۆ کرد کە تەنانەت هەموو کەلوپەلەکانی ناویشیم بەخشیوەتە بنکەی ژین و دەتوانن دوای وەفاتم بۆ خۆیانی بەکاربهێنن. لەو کوپی ئەو قاوەیەوە کە ئەی خۆی لەوەوە تا سیارەکەم تا ئەم مەکتەبەیە کە زۆرم خۆشەوێ، یعنی مەکتەبەکەم بەقەی خۆم خۆشەوێ، سیارە و مەکتەبە و کەوچی چاو قاپ و قەچاغ و موبیلە و فەرش هەر یەک دەفعە گچی لێیان داومە بە بنکەی ژین. جەلالی ساماغا نیگەران بوو لە دۆخی ئێستا هەرێمی کوردستان و گلەی زۆری لا هێزە سیاسیەکان هەبوو. هیچ هومێدێکم نییە بەمەی کە ئیمڕۆ حکمی کوردستانەکە بتوانێ گەندەڵی نێڵێ. بۆ چونکە زۆربەی خۆیان گەندەڵن، خۆم گەندەڵیە کابرایکی ئەفریقی ناتوە، کابرایکی ڤەنزەویلی ناتوە، کابرایکی ئەمریکی ناتوە. ئەوەی کە کردومان هەر خۆمان کردومانە، خۆمان گەندەڵەکەین. وەڵڵاهی وەزعەکە زۆر تاریکە بیرم. اینجا خواب بکە قووەتێک کە من و تۆ شتینە بین دروست بێت کە مەسە چاکە، بەڵام حەیای کوردایەتیان برد. ئەو داخەی کە هەما من کابرایەکی نەتەوەیم تێگەی حەزم ناکرد وامان لێ بێستا خەڵک حەزکە عەرەب بێتەوە، خەڵک دڵی بە بەغا خۆش بێ، مەحکەمەی ئیتیحادی شت ئێلغا بکە. بۆ ئەمانەی کاکرێ لە بەغا خۆ ئێمە نەمان کردووە، ئەم قیادەیە کردو، ئەم قیادەیە وای کرد خەڵک ڕەحمەت بۆ سەدام بنێرێ. قسەی زۆر هەبوو بۆ وتن. دوای چاوپێکەوتنەکە مەترسی دیکەی لەسەر دۆخی هەرێمی کوردستان پێوتین، بەڵام وە خۆی وتی دەسەڵاتداران گوێ ناگرن، ئەگەر گوێیان بگرتایە هەرگیز دۆخی هەرێمی کوردستان بەم ڕۆژەی ئەمڕۆ نەدەگەیشت.